سڵاوی خوای گەورەتان لێبێت ئەزیزان و خۆشەویستان لەوانەکانی ژیانەوە لەگەڵتانم. خوای گەورە ئێمەی هێناوەتە سەر زەوی و ماوەیەکی داوین بەدەستمانەوە کە تیایدا شوێندەسی خۆمان دیاریکەین. و خوای گەورە دەفەرمێت لینظر کەیف تەعملون، تا سەیرمان کات تا ئێمە چی دەکەین وەکو بەندەیەکی ئەو و چۆن کارەکانی خۆمان ئەنجام دەین. و پێغەمبەرانیشی ناردووە و پەیامی بۆ ناردوین هەتا لەسەر ڕاڕەوێکی بەرچاوڕوونی ساتەکانی ژیان و کایەکانی ژیانی خۆمان بەڕێ بکەین. بۆیە زۆر گرنگە ئەزیزان ئەم ماوەیەی کە لە تەمەنماندایە هاتوونێتە دنیا هەم بە خەندە و خۆشی، هەم بە دۆستایەتی لە خزمەت خواگیان، هەم بە دۆستایەتی لەگەڵ ژیان و ژینگە، لەگەڵ هاوڕێیان و ئەزیزان بە خەندەوە بیبینە سەر. ئێمە ئاینێکمان هەیە کە خەندە تیایدا عیبادەت و پەرستشە. تەبەسسومک فی وەجهی ئەخیکە سەدەقە، خێر بۆ دەنووسێت ئەگەر بە خەندەوە هەڵسیت لەگەڵ خێزان، لەگەڵ مناڵ، لەگەڵ دەوروبەر با بە خەندەوە بژین ئەم ماوە کورتەیە کە هەیە لە ژیانماندا بەسەر بەرزانە ئەنجامی بدەین. السلام علیکم ورحمة الله.